دوای ڕێفراندۆمەوە لە 25 نۆی 2017ەوە نزیک 8 مانگ دەبێت مەرجی سەرتەک پشتە داخراوە لەلایەن حکوومەتی ناوەندەوە بە بڕیاری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق. خۆشبەختانە و لە دوای هەوڵەمانووبوونێکی زۆر لەلایەن بەڕێز کاک تاڵەبانی و تیمەکەیەوە توانرا ئەو مەرجە بکرێتەوە ئەمڕۆ مژدەی ئەوە بەخشین بە دانیشتوانی دەڤەری گەرمیان و دانیشتوانی هەڵەبجە کەوا بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراق دەرچوو و ئێستا لە بەردەستمانە بۆ کردنەوەی مەرجی سەرتەک پشتە پیرۆز بێلیان بێگومانکردنەوەی ئەو مەرزە دەواازەیەکە بۆ ئەوەی کەوا دەیان هەزار خێزان و دەیان هەزار هاوڵاتی سوودمەند بن لەو مەرزەیە و لەبەرەوەی هاتوشوی بازرگانی ئینشاءڵڵا لە سبەینەوە ئەکرێتەوە لەو منتیقەیە. دووبارە لەلایەن تیمی بەڕێز کاک تاڵەبانی و بە لەژێر سەرپەرشتیاری ئەو و لە هەروەها لەگەڵ هەوڵ و مانووبوونی خەڵکانێکی زۆر لە حکوومەت و دەروی حکوومەت خەریکی ئەوەین کەوا ئەو مەرزە بکەین بە نێودەوڵەتی ئەو مەرزانەی کە توانرا لە ماوەی ڕابردووە بکرێتەوە چێلێ بوو سەیرانبەر بوو تەوێڵە بوو و خۆشبەختانەوە سەرتەک پشتەش بێگومان چەند بازارچەیەکی کە هەیە نەک مەرز بازارچە هەیە لاوەچین تا 12 بازارچەی لاوەچیە بن لە هەوڵی ئەوەیان کەوا لەمە دووە کار لەسەر ئەوانەش بکەین بۆ ئەوەی ڕێگەی بازرگانی بکرێتەوە لەگەڵ وڵاتی کۆماری ئیسلامی ئێران تاکو لەو سنوورانەش بێگومان خەڵکیێکی کە سوودمەند بن لەو کارە.